سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. گفتوگۆ و هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی بەردەوامە و 4 سەردانی بەغدای کردو و 43 کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی دارایی و تەواوی لایەنە سیاسەکانی عێراق ئەنجام داوە. بەڵام تا ئێستا ئەم کۆبوونەوەرە نەیکردوێتەوەی کە ڕێکەوتنی فعلی لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستاندا لێ بکەوێتەوە. ئێستا داواکاری و مەرجەکانی حکوومەتی عێراق بەراورد بە ڕابردوو گۆڕانکاری بەسەر داهاتووە. ئەگەر جاران حکوومەتی عێراقی باسی ڕادەستکردنی 150,000 بە میلیۆتی ڕۆژانە وەها داهاتی خاڵە سنوورەکانی هەرێمی کردبێ، ئێستا ئەم داواکاریانە دەبینین گۆڕاو بۆ بابەتی دەست بە سەراگرتنی مەلەفی نەوت و تەنانەت خاڵە سنوورەکانیش کە لە کاتێکدا سەرکردایەتی سیاسی کورد لە هیچ قۆناغێکی مێژوویدا ئامادە نەبووە کە تەنانەت ببرێ ئەمانە ببن بە بەشێک لە ئەجندای گفتوگۆکان. لەمپەرەکانی بەردەم ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و بەغدا چییە؟ بۆچی حکوومەتی عێراق ناوێت لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێبکەوێت؟ ئایا ئەوەی تا ئێستا گوزەراوە دەکاتە ئەوەی بڵین لە ئایندەیەکی نزیکدا تەواوی و کێشانەی کە هەبووە چارەسەر دەبن و پێویستە سەرکردایەتی سیاسی کورد لایەنە سیاسەکان دەبێ ڕوئیا و بەرنامەیان چی بێ بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆی ئەو ڕووداوانی کە ئێستا لە ساحەی سیاسی هەیە عێراقدا دەگوزەرێ. من هەموو ئەمانە و چەند بابەتێکی دیکە دەکەمەتەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز تانیا تاهیر ئەندامی مەکتەبی سیاسی حزبی سۆسیالیست وەردەگرم. تانیا خان سوپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوە بۆ ئامادەکردنی ئەو گفتوگۆیە. ئومێد دەکەم بە دەرەنجامی باشە لە گفتوگۆمان دەرچین. زۆر سپاس بۆ ئێوەش. بابەتی گەرم بۆ ئەمڕۆ ڕێکەوتنی بەغدا و هەولێرە. دوای 4 جار لە سەردانیشاندی هەرێم بۆ بەغدا، بەڵام تا ئێستا هیچ ڕێکەوتنێکی فعلی دیار نییە. بۆ دۆخی ئێستای پەیوەندەکانی هەرێم و بەغدا گەشت بەم ئاستە. لە ڕاستیە منەمێ بڵێم ئەگەر ئێمە بمانەوێت لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی تێ بگەین، ناکرێت خۆمان لەو ڕێچکە مێژوویە دوور بخەینەوە یان قسەی لەسەر نەکەین کە بە درێژایی تاریخی دروستبوونی دەوڵەتی عێراق دۆزی داخوازیەکانی کوردی تیاخلاوەتەوە. ئەگەر بە کورتی سێرێکی تاریخی دروستبوونی دەوڵەتی عێراق بکەین لە ساڵی 1920ەوە تا ئەمڕۆ هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتەکەوانێ چۆن دەوڵەتانی براوە لە جەنگی جیهانی یەکەم کە عێراق بەشێک وەکو بەشێک لە پشکی بەریتانیای زلهێز بەریتانیا کەوتو بڕیاری دروستکردنی دەوڵەتێک درا، ئەوان ڕاستە و خۆ بەپێ وەرگرتنی ڕای خەڵکی کوردستان کە ویلایەتی مووسڵ ئەلکێنێ بە عێراقەوە کە ئەوسا عێراق خۆی تەنیا ویلایەتی بەغدا و بەسڕە بوو. ئەمانە وای کرد لە سەرەتاوانی ویستی کورد بۆ جابوونەوە یان بەشێک جۆرێک لە سەربەخۆی لە عێراقا سەر هەڵ بدا. ئەبینین هەر لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە بەم شێوە ڕێچکە مێژوویە بۆ خۆی تێپەڕانە لە سەردەمی پاشایەتی دواتر بۆ سەردەمی کۆماری، ئەمانە ئەبین داخوازەکانی کورد لە دەوری بازنەیەکە خولاوەتەوە. ئەمڕۆ بەڕای من هەمان ئەو داخوازیانن بە جۆرێکی تر وەپی سەردەم گۆڕانی بەسەرا هاتۆ، بەڵام بە هەمان ئەقلیەتی سیاسی لە عێراقا تەعاملی لەگەڵ ئەکرێ. بۆیە ماوەیەکی دوور و درێژ لە دانوستانەکان تێ ئەپەڕێ بەبێ ئەوەی کە بگەنە هیچ دەرئەنجامێ لە کاتێکە ئەوەی کە کوردی داوای ئەکا بچووکترین مافی سەرەتایی خۆیەتی لە دەوڵەتێکا کە پێی ئەوترێ دەوڵەتێکی ئەم ئەقلێتە بەراورد بە ڕابردوو هیچ گۆڕانێکی بەسەردا نهاتووە لە ڕووی فۆرم و شێوەوە و بۆ نمونە ئێمە کەواتە ئەگە بم بەپێی ئەم باگراوندە مێژووی بێ کە بەڕێز ئاماژەی پێ دەکەیت، ئێمە هەڵەبین لەوەی کە دووبارە بین بە عاملی خێر بۆ بنیانانەوەی عێراق. بەداخەوە من ئەوەی کە سەرنجی مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراق و تا ئەمڕۆ هەتانانەت مێژووە سیاسی و دەستوریەکەشی میاوە، ئەبینم کە لە دەوڵەتی عێراق هەر کاتێک هێزە سیاسیە دەست ئەوانەی ئەیانە دەسەڵات بنیان بگەنە دەسەڵات لایەنی لاواز بوو بن بۆ پارسەنگی لە ڕاستکردنەوەی ئەو هاوسەنگی هێزی خۆیان پەنایان هێناوەتە بەر کورد و کۆمەڵی وعدی زۆر گەوریان پێیاون. بۆ نمونە ئەبینی کە لە 1932 کە ئەوێت عێراق ببێتە ئەندام لە کۆمەڵی گەلان لە ئومەم متحیدە بڕیاری ئەو سەربەخۆی بۆ کوردستان ئەیا دوای پاشگەز ئەبێتەوە کاتێ بە ئەندام وەرەگیریە. دوای کاتە حیزبی بەعسی یەتە سەر دەسەڵات و نظامی پاشایەتی لە 58 ئەڕوخێنە ئیکا بە کۆماری کۆمەڵێ بەڵێن ئەیا بە کوردەکان و پەشیمان ئەبێتەوە لێوی لە هەمووی خەتەرترەوەی لە دەستورەکە عێراق بە بەشێ لە ئومەی عەرەبی وەسەف ئەکا. لە هەمان کاتە یین بەرەو شۆڕشەکانی تر سێرەکەی لە 73 لە ساڵی 1970 بەیاننامەی 11 ئازار کە ئەو کاتە تازە حیزبی بەعزیەتە سەر دەسەڵات و ئیشی بە کوردەکان هەیە دیسان جارێکی تر بەیاننامەی 11 ئازاری لەگەڵ
ئامۆرەکە و پەشیمان ئەبێتەوە لە ساڵی 68 دەگەر بە سەرمانە تێنەپەڕێ کۆڕی زانیاری کورد و زانکۆی سلێمانیمان بۆ دروست ئەکات و بڕیارێن دژنی نەورۆز ئەبێتە جەژنێکی نەتەوەی لەمەش پەشیمانە بنەوە یعنی دیقەتێکی مێژووی بین تا بۆ نمونە ئەگەینە ساڵی 91 چکە ئێمە لە قۆناغی ساڵی 91 بەجواوە قۆناغێکی تری مێژووی سەرهەڵەیە ئەمان هەموو ئەقلیتە سیاوەسیەکان هەم بە گۆڕان لە سیستەمە سیاسیەکان هەم گۆڕان لە کەسایەتیەکان ئەبینین هەمان ئەقلیت ئەمانە بۆ ئەدەکی نەفسیە لە تاکی عێراقی و لە تاکی عەرەبا سەرهەڵای بەرامبەر بە تانیا خان بەشێکی بابەتەکە پەیوەندی بەوە نیە کە جۆری مامەڵەکردنی ئێمە لەگەڵ سەرکردە سیاسەکانی عێراق و لەگەڵ ئەو پرۆسە سیاسی کە لە عێراق بە درێژایم قۆناغەکەی مێژوو کە بەڕێزت ئاماژەی پێکرد ینی گوزەراوە بەشێکی بەوەنە بۆ کە ئێمە نەماتوانێت خوێندنەوەیکی باش بۆ عەقڵێتیشی ئەگەرایی بە درێژایی قۆناغەکانی مێژوو بکەین ئەمە بەداخەوە مۆزوعی کورد لە عێراق بە تایبەتیەوەی کە ئێمە نەمانتوانێت بگەینە نەتیجە یەک بەڵڕای من بە دەرەجی ئەساسی پەیوەندی هەیە بە عەقڵیەتی سیاسی تاکی عێراقی بەرامبەر بە قەزەی کوردی ئێمە قەزیەکەمان قەزەی بوونە قەزەی زمانە نیشتیمانە خاکە یعنی قەزەیەک نییە بڵین قەزێکی زۆر لەو بچووکتەیە هەمان قەزەی فەلەستین و ئیسرائیل لەسەر خاکی عێراق لە بینی کورد و عەرەبا دووبارە ئەبێتەوانێ بەڵام بەناوی یەک پارچەی خاکی عێراق و دڵسۆزی کورد لە پێناوی پاراستنی خاکەکەیە ئەمە نەچۆتە بابی نێودەوڵەتیەوانێ بۆیە بەم شێوەیە قەزەی بچووک ئەکرێتەوە و لە هەمان کاتە بەرژەوەندی وڵاتانی دراوسێ ئەو لە هەمە وڵاتانی زلهێزی زۆرینەی جار وای خواستووە کە کورد هەمیشە لە خاکی عێراق بمێنێتەوە بچووک بکرێتەوە و لەگەڵیشیان لە بیری نەکەین خۆشمانی لێلانەین پەرتەوازەی نێوماڵی کورد لە هەموو سەردەمەکان یەکێک دەبێت لە پرسیارە هەرە گرنگەکان بەڵام پێشەوە بۆ نمونە ئێستا دەبینین حکوومەتی عێراقی ئێستا قسەکە لەسەر ڕێکەوتنی هەولێر و بەغدایە دەبینین سەقفی داواکاریەکانی دەسەڵاتدارانی عێراق بەراورد بە ڕابردوو ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە ئەمە لەوەیە کە بۆ نمونە دەزانن ئەوان چی دەکەن و چیان دەوێت بەڵام ئەوە ئێمن کە نازانین چیمان دەوێت بۆ نمونە سوودیان لە دۆخی خراپی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم وەرگرتووە کە بەم شێوەی مامەڵەت دەکەن یا بابەتەکە چییە بە دیاریکراوی بەجددی لەسەر ئاستی کوردستان و ئەمە بیگەڕنەوە بەسەر ئاستی عێراقیش ئێمە چیمان ئەوە ئەوان چیان ئەوێ ئێمە ئەبێ لێرەیە جوابی ئەو پرسیارە فکری فەلسەفی گرنگە بینەوانێک کە کورد بوون چییە کورد چی ئەوێت کورد کەی ئەگا بە ئامانجەکانی خۆی و چۆن ئەمە بکەین چۆن هەنگاوی بۆ بنین ئەوەی لە ڕابردوو کردومانە چۆن ببێتە زەخیرەیەک بۆی لە داهاتوو ئێمە چی لەسەر بکەین ئەوەشی لە عێراقا ئەگوزەریە ئەمڕۆ حیزبە دەسەڵاتدارەکانی عێراق بە تایبەتی شیعەکان گەشتونەتە تۆپی دەسەڵات بۆ خۆیان لە قیمەی هێز و توانای ئەویان بتوانن خۆیان ئەوکەن ئەمڕۆ عەقڵیەتێکی تاگڕەوی لە عێراقا دەسەڵات ئەکا ئەوێت کیانی سیاسی هەرێمی کوردستان بچوو بکاتەوە خۆ ئەمە بۆ نمونە بۆ سونەش هەر ڕاستە ئەمە گەر بۆ ئێمە بچێتە سەر بۆ سونەی عێراقی شەمان ئارام خاڵات ڕاتەگرم دەتوان ئەمە بکەن دەتوان ئەم کیانە بچووکەنەوە ئەمە کێشەکەی لێرەیە ئەمە کێشەکەی لێرەیە بەڕای من ئەمە بەشێکە لە هەنگاوەکان هەنگاوی یەکەم لە بڕینی قوت و بودجێ خەڵکی کوردستانە و لە شوباتی 2014 لەسەر دەستی مالیکی دەستی پێکرد ئێمە کۆمەڵێک سەرۆگۆزیران لێەوە عەبادی و ئەمانە گۆڕانکاری بەسەر هاو ئومێدێکمان لەسەر هەڵچنی و بۆ تایبەتیش لە کازمی پێش هەموو کەس ئێمە پیرۆزباییمان لێ کرد ئومێدێکمان لەسەر هەڵچنی کە ئەمانە بتوانن کێشەی بودجێ و موچە چارەسەر بکەن کە ئەمانە کێشەی ئەساسی ئێمەنین لە ڕاستیە ئێمە کۆمەڵی کێشەی تری گرنگمان هەیە لەگەڵ عێراق چارەسەر نکراوە بەڵام لەبەرەی بودجێ و موچە ڕاستەخۆ پەیوەندی هەیە بە ژیانی خەڵکەوە گوزەرانی خەڵکەوە ئەمە جۆرە لە حەسارێکی گرنگە بۆ ئەمڕۆ ئەو لەوێتە حەسارێکی گرنگە سزادانێکی بە کۆمەڵی خەڵکی کوردستانە بۆ ئەوەی وابکە لە دەسەڵاتدارانی هەرێم لە سوڵتەی سیاسی لە هەرێمی کوردستان سازش لەسەر مافەکانی تر بکات ئەوانی تر پاراوێز بکات ئێمە ئەگەر بێت تەماشایەکی بڕگە و بابەت مادە دەستوریەکانی دەستوری هەمیشەی عێراق بکەیت لە 2005 کە دەرچووە تا ئەمڕۆ کە 15 ساڵ بەسەریاتی ئەپەڕێ هیچ مادەیەکی وای تا جێبەجێ نەکراوە کە ئومێدێکی وا با بە ئێمە بڵێن ئێمە لە قۆناغی 91 تا 2003 کە خۆمان حکوومەتێکی دیفاکتۆمان هەبوو ئەو کاتش پەرلەمان و حکوومەتی هەرێم و سوڵتەی قەزائیمان هەبوو ینی هەر سێ دەسەڵاتە یاساییەکەمان هەبوو بە قەراری 1986 ئێمە لە ڕێی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەکانەوەن پارێزراو بووین یعنی ئێمە دوای 2003 کە هاتین بەشدار بووین لە 2002 لە لەندەن ینی کورد بەشداریکی کارای کرد لە کۆنگرێ معارەزەی عێراقیە بۆ ئەوەی عێراق لە ڕوخانی عێراقا بەشدار بێت و عێراق بک بە دەوڵەتێکی فدراڵی ویستی بە یاسایی مافەکانی خۆی بچەسپێنێ ئەوەی ئێمە لە دەستوری 2005 چەسپاندمان کردمان عێراق ئەمڕۆ پاشگەز بۆتەوەلی مەرج نییە بە سەراحەت بەڵام هەندێک مادەی دەستوری تەعتیل کردووە بۆ نمونە مادەی 140 هەیە دوای 15 ساڵ هیچی لێ بەجێ نەکراوە بۆ نمونە مستحقاتی پێشمەرگەت هەیە بە پێشمەرگە بە پێی مادەی نۆی دەستور
بەشێک بێت لە هێزی نظامی عێراق ئەو تا ئێستا ئامادەنی شایستەدارەکانی بەوە اعترافی پێ بکە. باشە تانێخان لە مای ڕابردوو بە ئێستا شەویانی زۆر باسی ئەم دەقە دەستوریانە دەکرێت. بابەتەکە پەیوەندی بە ئاقلەتیشی ئەگەرایی وهەیە کە ئەم خاڵانەی دەستورۆک و خۆی جێبەجێ ناکرێت. عنی بەدەر لەمە حکوومەتی هەرێم سەرکردایەتی سیاسی کورد چی کاتێکی فشاری دیکەی بەدەستەوەیەکە بووە ئەوەی حکوومەتی عراقی ناچار بکات کە پابەندی جێبەجێکردنی ئەو خاڵ و بڕگانە بێکە لە دەستور وەکو مافی هەرێم ئاماژەی پێکراوە. ینی دەبێت چی بکە بوو ئەمە؟ ئێمە ئەبێ بڵین جێگەی داخە کە ئەمڕۆ گەشتوینەتە نەتیجەیەک ینی بە هەموو لایەکە ئەبێ پەلەقاژە بکەین بۆی لە مەزەقە نەجاتمان بێت کە جارێ پێوتری کێشەی موچە و بۆ جیا ئەگەر نا کێشەکانی ئێمە زۆر لەوە گەورەترە. کێشەکانی ئێمە کۆمەڵی بابەتی دەستوریە لەگەڵ عێراق ئەوە بابەتانەیە کە ئێستا عێراق ئەوەی کە پێی ئەوترێت جیلی دووەمی سیاسیەکانی عێراق بە تەواوەتی ڕەفزی ئەکەنەوە بۆ ئەوەی ئێمە ڕێگا بگرین لەمە بۆ ڕێگە بگرینەوە بەڕای من ئەبێ هەنگاوی یەکەم سەرکردایەتی سیاسی کورد بی لەو کاتەوە لە ناو ماڵی خۆی یەک بخاتەوە چونکە ئەو بۆشاییە سیاسیە کە لە ناو ئەحزابی سیاسی لە کوردستانە هەیە کەسمان ناتوانین حاشای لێ بکەین ئەمە بۆتە دەرگایەکی زۆر باش کە لایەنە شیعیەکانی عێراق بە تایبەتی لایەنە شیعیەکان بتوانن سوء ئیستفادە لەم دۆخە خراپەی هەرێمی کوردستان بکەن لە پاڵ ئەم دۆخە دارایی کە هێناویانە بەسەرمانە ئەمە هەنگاوی یەکەمە. دوو هەنگاوەکانی تر پێویستە لەسەر سەرکردایەتی سیاسی کورد بیر لەو کاتەوانە بەڕای من بیر لەو کاتەوە کۆمسیۆنێکی دانوستاندن دروست بکات. یعنی بێ کورد فێری دانوستانی درێژخایەن بێت فێر نەبێت کە جارێک چوێ بەغدا و بە کۆمەڵی دەستکەوتی کەمەوە یعنی بە کورتی واز لە سیاسەتی مسەکین بێنین ئێمە عیلاجی بێت حجم و قووەتی ئێمە وەکو کیانە نەتەوەیەکە بای ئەوەیە کە حکوومەتی عێراقی ناچارکەین گوێ لەم کۆمسیۆنە نەتەوەیە بگرێ. جا ئەمە کاری زۆر جدی ئەوێت ئەمە ئەگەر نەزەرەی من بڵێ لەبەر من کەسێکم هەمیشە پێم وابێ و مەسەلەی نیشتیمانی و نەتەوەی پێش هەموو پرسەکانە هەموو کاتێ پێم وایە کە کورد لە قووەتایە کۆمەڵێک ئەین بەڵام پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری گرنگ هەیە لەوانە پێویستی بە لۆبی نێودەوڵەتی هەیە پێویستی بەوە هەیە کە کار بکرێت لایەنی هەرێمی نێودەوڵەتی پشتێکی قەزەی کوردی بگرن ئەمە بە سیاسەتێکی حەکیمانە ئەکرێت ئەین پێویستە بە ڕاستێکی لە ئێستاە کەسێک جیهەتێک بەپی حجم و دەسەڵات تۆ ئێستا وەکو خۆت وەک چاودێرێکی سیاسی حجمی کورد بەرامبەر بە بەغدا لەم دانوستانەی کە لە چەند مانگی ڕابردوو گوزەراوە بەهێز دەبینیا بەلاواز ئێمە حجمەکانمان تەماشاکە حجمەکانمان لە دوو سێشت ئەگەر وەکو نسبەی سوکان تەماشای بکەین ڕەنگە ئێمە لە ئێستا لە عێراقا کەمی نەبین بەڵام ئەگەر وەکو نسبەی خاوەنی سەرۆتی سامانی ئەم عێراقا بین بەشێکی زۆری نین کەم نین بۆیە ئەوان تەماحیان لەسەر نەوتەکە و لەسەر داهات و لەسەر سامانی سەرزەوی و ژێرزەویمانە ئەگەر وەکو استراتیژیەتی جوگرافی هەرێمی کوردستان تەماشای بکەیت استراتیژی جوگرافی هەرێمی کوردستان هەمیشە ڕوو لە ئابوورێکی باشە ئەمە وای کردووە کە هەم ناوچە هەرێمیەکان و هەم عێراقیش چاوی لەسەری بێ ئەگەر وەکو هەموو ئەو قوربانیانەی کە لە ڕابردوو خەڵکی کوردستان یاوێتی و ئەو ئامادەیە کە خەڵکی کوردستان بۆ بەرخۆدان و ڕوبەڕووبوونەوەی دوژمن هەیە بووە ئێمە لە چاو عێراق هێشتا لە پێشە لەبەرەوە ئێمە خاڵی لاوازمان هەیە بەڵام خاڵی بەهێزی زۆریشمان عێراق لەم بەهێزێ پێگە جوگرافیونەتەوەی کورد تێگەیشتووە یعنی دامە ڕاستیدا دەنێت بەڵای من ئەگەر تێ نەگەیشتایە ئەمڕۆ بۆ فشاری لەسەر کورد دروست ناکرد بۆی قوارەکەی بچووکاتەوە چونکە ئەو هەمیشە ترسی لەوەیە قوارەکە لەوە گەورەتر ببێت و ئەترافە دەولیەکان زیاتر بێ بە قواری سیاسی هەرێمی کوردستان ئەو جۆرە نموزەجە جوانەی کە پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان هەی بووە هەم لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی داهاتی تاگ لە ڕووی پێشکەوتن و خۆشگوزەرانی ئەوانەیە ئەو هات لەم دەواازەیەوە کاری لەسەر کرد بۆی کە ئەم هەنگاوانە بەرێتەوە دواوە ئەمە هەمیشە مەترسی بوو هەمیشە خەڵکی عێراق ئەگەر راپۆرتە تەلەڤیزیۆنەکانی خۆشیانە تەماشاتان کردایە لە قەنات عێراقیەکانیش تەنانەت هەمیشە خەڵکی خوار و عێراق داوایانە کرد کە حکوومەتی عێراقی چاو لە هەرێمی کوردستان کات بۆ خۆشگوزارانی و ژیان ئەتبینی ئەوان هەر کاتێ بیانستا پشوویەک وەربگرن ڕاستەخۆڕیان لە هەرێمی کوردستانە کرد کەواتە هەرێمی کوردستان ناوچەی ئارام بوو باشە کەواتە ئەوەی کە عێراق بەرامبەر بە کوردی دەکات لە سەر هەموو ئاستە جیاوازەکان بە هەموو فۆرم و شێوازەکانەوە ئەمە نیەتی جدی دەسەڵاتدارانی عێراق یاخود ئەمە دەکرێت لە ڕەهەندێکی دیکەشەوە بۆکو حملەیەکی ئینتیخابی پێشوەختە لێ بڕوانین و دەبێت هەرێم چۆن لەم یاری خۆی دەرباسکە ئەزانێ چۆنە لە هەردوو حاڵەتەکە بۆ ئێمە خەتەرە ئەگەر نیەتێکی جدی بێ و ئەگەر مەسەلەکە حملەی انتخابات بێ کەواتە هەردوو لایەنەوە نیەتی جدی نخۆی دەسەڵات بێ یان نیەتی جدی ئەو بێ کەواتە شەقامی عەربیش گەشتۆتە ئەوەی کە پێویستە قەواری سیاسی کوردستان بچوو بکرێتەوە بۆیە کاتێ هێزێک ئەوێت لەسەر ئەم سێکتەرە ئیش بکات ئەو دەنگ ئەهێنیە کەواتە شەعبی عێراقی لەگەڵ تۆ نەماوە
يعني ما بس كرونا كواتل لهم النتيجة كان أجينا أويك كوي عقلية سياسي عراق بكتاكو بوب صلاة دار كانيوا دجي قواري سياسية للشقام شيعي عراقي دا كم زياديني يعني بونمونا باش كان هولستيان باش ببرامبر بإما يعني هتالي دويني عندما سائرون دالي إما دمانوي بشكي كرد لا بروجي ساي بوجوك خويتي بري واداليت يعني في دواني رولك توزي جوازي تابع رنا بوتشونا كان كم تزور قران كاري بس رابد لبرو أوش ما مجتمع كومالجاية كومالاتي بس سياسية كشيوانية راي جوازي تيايا بلام آية كسر أكيد كزورينية چونك يستوي كدقة بين العراق كأساسي دروز بني دولتك أخوي لسر مبدأ شراكة دروز بوتها كاتيما بالمنتج كيما علين عراق دولة مادية كي دستورك على عراق دولتك فيدرالي ديمقراطي نيابية كواتا نقطية كم قالين فيدرالي خو يعني توافق يعني ريكوتن يعني الريكوتني كي أرزو من دانا يعني بس للريكوتن وتوافق كلام مبدأ شراكة اللي رأسر هالأيام كأمانة بروان بمبدأ شراكتنا ما بروان بمبدأ توافقنا ما بناء بنا بمبدأ زورين وكمينة وبينيش من كياساي قرزيان بزورين وكمينة يا بران ويساش هالشيء أو هيك بزورين وكمينة لبرلماني عراق لأنجواني نران ياساي بوجت يا برا أجر كرد استعزجنا كلا ما فكاني استعزجنا كلا دعوة كاتم لو دكان ببرسيالك كرد تاكوي وتاكي دبيت بمرجور ما كان حكومة عراقي رازي به حتى أو شونية كبون من كار لسر أو دسكوتنا تيون اجتماعي يعني نكات كإما بدري جاي مجوي رابطو قرباني من مداوا ياخد آسيا دبي حكومة العراق نمقنا حكومة العراق نمقنا غدا بطاي موجودة وكاركاني حكومة العراقي رازي به لا بتايبت بابتي دابين كدني موشا أما خراب ناش كتولد هاتوي بين دكاني إما أخوي البروسي دانوستانا زور شت طبيعية أجر شتكي بشوكي بقرباني شتكي جورا إما أبي وفدي دانوستان كاري هرم كردستان نكو تجير تأثيراتي كومالك شتي أسايك البون من ال بيجي تورا كومالاتي كان يعني خلكان اللي رو أوان مسؤوليتك تاريخية لسرشانيانا أوان أبي أو ببينن ك اشتكي بيوتري بابتنا توية كان أمانة قابل قبول صاز شيء لسر بكريا يعني كومالي بابت هي الثقة بإنسان يعني بيودي دار بإنسان وكم حق كرامتي إيميا بابتي نتوية كان حق كرامة الشعب الكردية أبي شاندي دانوسان كار بهيش شوي فنانا بابو أما سازشي لسربكا بلام أتوانيت للرجي أو نوتيكي أوان داوايا كان للرجكيا ببي أو ميكانيزم دستوريانا كبي ويستهردو لا بصراحة مشتركة بيكونك بتنها تسليمي حكومتي عراقي بكرياتوانا أكري لسر أمانة لبيناوي هور كردنوي بارود وخا كالبروي خلقي كردستان جبير معناتها ماندوا هيلاكا وزئب أبودي زور خرابة أكيد لسر أمانة كومالي أسان كاري ركاري أساي بقرية بر تابجنا الركوتينيك بلام أبير من نتشي أم ركوتينش كهيا أم ركوتينيكي كاتيا من ناقين بهيج نتيجة لو أنا بومدي شجمانية صالق تقريبا زور كي دوصل أم جوري الركوتين دريجي كيشا بلام نية خرابة كيك هي العراق برامبر بإيما رنگ برواي من كباب يجبيني تشاوروان كراويشا والروش أياد أجر إيما خومانو كوكر كاري جدي لسرنكي مسألة همواري دستوري همشي عراقا أجر أوان بعقليتي بوتا بابتي مناقشة قفتوغو أما أم بابتي كهيا بلام رنگ السياسي أو أن اللي استايا متشرنا كاتواني بويك بلام من ضمنيان كسر كذا السياسي كرت أقداري وزعك ولا مشتي أقات كهن قاعد دوام برو أو بالبكيشيات دورني بمسألة زورينو كمينا دستورك كهلا وشيء توانيو عراق لدولتك فدرالي ونكرته بدولتك سادي أو يعني توف شون اللي استايا يعني تعاملي راسه وخل يا هريم بغداد لقل باريس كان هربس شو يا سيكي قوارك تهلا وشيء تواني يعني أوقاتشي يعني أوقات بيعمل السرتاي للصفر ولا النص بيسوا بين دست بيبكينه. زوج على بناء أنبا بتدا يعني كباسي خلوشان نوي قواري هريم دكريت الريك فوكس دسل يعني نيو دولتي ولا يعني سيمينة يقولوا كان أوان بوشونيان شون الرأيان شون الرسل أنبا بتا الرجاء بوددن حكومة العراق أم تاراتي نبكات أم قوارد دستوري هريما لأني كم أجر هالي شيء نوشنيته جرق لا قالب دان وحجمي بوكات.
لە ڕاستیە من ڕای شخصی خۆمە کە زۆر ناکرێت ئومێد لەسەر ڕای نێودەوڵەتی هەڵبچینین ڕای نێودەوڵەتی عێراق مولزەم نییە پێی سەرەتا ئەگەر مەگەر ئیتیفاقیەک خۆی ئەندام بێتیایە مصادقی لەسەر کردبێ ئەمانە چارچوی ئیتیفاقە یان قوانینی نێودەوڵەتی قانونی دەوڵی بەڵام ئەگەر تۆ خۆت لە ناو خۆیان و دەستور هەموار بکرێتەوانی و بە ڕێکاری یاسایی تێپەڕێنن ڕێکارە یاسایەکان زۆر جار جیاوازە لە بابەتە سیاسیەکان جیاوازە لە ویستی شەقام چکە کۆمەڵی ئیجراعاتی لە یاسایە مەرجنیە هەمومان بەدڵمان بێ مەرجنیە ئەو بێ بەڵام دوجار خۆی مە زۆری ئەو کارە ساتانی بەسەر گەلی کووردا هاتووە بە یاسا پێی کراوە بە یاسا کراوە يعني زۆر جار بە یاسا نایاسایی ئەکرێت ئەمانەمان لەبیر نەچێت بۆیە لە هەمووی زڕورتر ئەوەیە کورد کاتێ ئێوە کار لەسەر عەتفی نێودەوڵەتی بکە بۆ وروژاندنی قازیەکەی وەکو لایەنی سێیەم بەر لەوە کاری لەسەر یەک ڕیزی نێوماڵی کوردی خۆی کردبێ کاری لەسەر بەهێزکردنی کارتەکانی فشاری خۆی کردوێت تا لە بەرامبەر بەغدایە بەکاری بێنێ چونکە کۆمەڵگەی نێودەوڵەتی دوجار تەعامل لەگەڵ دەوڵەت ئەکات ئێمە دەوڵەت دین ئێمە هەرێمێکین لە چارچەوەی دەوڵەتی عێراقی فدراڵ ڕەنگە زۆر جار دەوڵەتان لە قەواعیدی مجاملاتە هەندێک زیاتر احتیمامیان بارێمی کوردستان یابێ ئەوش بە حکم پێگەکەی بە حکمی ئەو تاریخی کە هەیە بە حکمی پێگەی ئابوووریەکەی کە ئەمانە قودە نەوتیە زەبەلاحانێکی هەرێمی کوردستان هەیەی ڕاستە ئەمڕۆ بە زەرەرێکی گەورە بەسەر خەڵکی کوردستان شکاوەتوانێت بر بارودۆخ ئابووری و سیاسەکەی جیهان وای لێ هاتووە عێراق ئاوایە بەڵام ئەمە بەشێکە لەو تەعامل نێودەوڵەتیکە لەگەڵمان زۆر جار باسی یەکڕێزی دەکرێت بۆ منە خۆدۆخی ئێستای هەرێم لە ڕووی ئابووری و سیاسی و ڕەنگە خراپترین دۆخ بێت ینی ئەم دۆخە بای ئەوە نییە کە ئەم یەکڕێزیە دروست ببێت و دەبێت ئەم یەکڕێزیە کێبی کە زۆر جار ینی بۆ چاوەکان زیاتر ئاڕاستەی پارتیە لە هەر لایەنێکی دیکە زیاتر ینی ئەوانی کە بەشداری حکومەتن و ئانشی کە لە دەروی حکومەتن نابێ وەکو بەیەک ئاڕاستە کار بکرێت جارێگەڵم ئێمە هەمومان بەرپرسیارین بەڵام بەقەدەر ئەو باریکە کە هەڵمان گرتووە هەمومان بەرپرسیارین بەڵێ پێویستە خەڵکیش ڕوو لە پارتی دیموکراتی کوردستان کە ئەو ئانش خۆیان لە ئاستی و بەرپرسیارەتیا ببێنن ئەوان لە بیرمان نەچێت سەرۆکایەتی هەرێم سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران زۆربەی زۆری جونگە ئەساسیەکانی ئەم وڵاتیان بەدەستا و لەگەڵیشە تاریخێکی دوور و درێژیان هێناوە لەگەڵ خەباتی ئەوە لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە ئەوان لەگەڵ هەموو ئەمانەش خاوەنی 44 کورسی پەرلەمانیە یعنی تۆ ئەگەر تەماشای بکەیت لەوانێ بڵێ نیوەی خەڵکی کوردستانی ئەو ئەتوانێت ئاڕاستەی هەمووی ڕوونەگلەکانی ئەوش کەم نییە لە هەندێک بابەت کە هەندێک جار هەندێک شان و وەفدی حیزبی دەچێتە بەغدا لە دەرەوەی مؤسسە فەرمیەکانی حکومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم ئەمە خەلەل و گرفت بۆ ئاستی پەیوەندیەکانی بەغدا هەولێر لە سەر ئاستە یاسایەکە دروست ناکات جا لە ڕاستیەکەی ئەمە من جارێکی تر ئەم جۆرە لە پەرتەوازیی و تەعاملکردنی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەگەڕێمەوە دیسانەوە پارتی دیموکراتی کوردستان یەک پارتی بە حکمی گەورەیەکەی بە حکمی هێزی بە حکمی قەبارەکەی ئەبێت سازش بکات لەسەر کۆمەڵێکشت بۆ ئەوەی بتوانێت گەوری خۆی توانای خۆی سوڵتەی سیاسی خۆی بپارێزێت خاڵیەکەم دوو پارتی دیموکراتی کوردستان دەبوو بەر لە چەند ساڵێ هەوڵ نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان بعد دەستوری یعنی تا ئێستا ئێمە لە 2005 جوانەیە بە پێی مادەی 142 دەستوری عێراقی ئەڵێ هەرێمەکان بۆیان هەیە خۆیان ساحبی دەستور بن دەستور یعنی ناسنامەی تۆ نووسینەوەی پرۆژێکی لەم شێوەیە هەبوو خۆ لیژنەشی بۆ پێکەنرا لە خولی چەند جارێ لیژنەی بۆ پێکێنرا و پرۆژەش هەبوو ینی بەڵام بۆ تا ئێستا دەستورەکە نانووسنەوە چکە تۆ لەم دەستورە ئەگەر دیقەت بێت دەستور خۆی دوو فەصلی گرنگە بەشێکیان ڕەتی هەیە پەیوەندی هەیە بە تەنظیمکردن و حقوق و حڕیاتەکان باشی دووەم پەیوەندی هەیە بە تەنظیمکردنی دەسەڵاتەکان و لە ناویشە تۆ زۆر بەباشی ئەتوانی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دیاری بکەیت بە تایبەتیش جۆری پەیوەندیەکان سیاسەتی دەروی هەرێمی کوردستان چێ بەڕێوەیە بات سیاسەتی هەرێمی کوردستان سیاسەتی خارجی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتانی دراوسێ کێ بەڕێوەیە بات ئەمە بەشێکە لەوەی کە ئێمە پێویستمان بە معالەجە هەیە باشە بۆ ئەمەشان هەردوو بارە پارتی و لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم هەر پەیوەندی بە یەکڕێزی ناوخۆنی ینی بۆ نمونە پێویستی بەو نییە کە ئەگەر لایەنێکی سیاسی لە هەرێم جۆرێک لە تێبینی شێبێت لە سەر ئەدای پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی دەوروبەر بۆ ئەمەش بۆ چوون و ڕەئی لایەنی سیاسی گرنگە بۆ ئەوەی کە ئێمە توانین بە ئاراستەیەکی دروست پەیوەندیەکانمان لەگەڵ دنیای دەرەوەدا دابڕێژین ئەگەر لە من ئەپرسی کێشەی کورد بە هەموو بەشەکانیەوە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە
هەم لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتی جاری یەکەم و دووەم و سێمیش پێتەڵم یەکڕیزی تەباینەوە ماڵی کوردی یەکڕیزی تەبایی ئەمەش بە سازشکردن لەسەر کۆمەڵی ماف و هێنانە ئەوەی تەوافقێکی ڕاستەقینە بە گیانی برایانەوە بتوانن ڕوبەڕووی هەموو بابەتەکان من لە کۆتایی بەرنامەکان جوزی دەمەدەمێت چەند پرسیارێکمە ئێستغلالی کەم کاتەکە لە ئەگەری ڕێگنەکەوتنی بەغدا و هەولێر ئەو ئۆپشن و سیناریوانە چییە کە دەبێ حکوومەتی هەرێم ئیشی لەسەر کات وەکو شارەزایەک بەڕای من ئەگەر ڕێگنەکەوتن ڕوویە ئەگەر ڕێگنەکەوتن کە تەسەوریش ئەکرێت نەبێت ناکرێمە لەسەر قسە و لێدوانی چەند پەرلەمانتارێک چکە تا ئێستا ڕوئێ سیاسی بە تەواوەتی ڕوون نییە ئەگەر ڕێگنەکەوتن ڕوویە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چۆن یاسای چاکسازی لە کابینەی هەشتم چوە پەرلەمان و دوای کابینەی نوێم زۆر سوور بوو لەسەر دەرکردنی کە ئەمە چاکسازی بوو لە وەزیفەی گشتی نەک هەموو سێکتەرەکان ئەم یاسایە بە تەواوەتی ئیش لەسەر جێبەجێکردنی بکرێت و پەنا ببرێتە بەر ئەوەی کە چاکسازی لە سێکتەرەکانی تریش ڕابگەیەنرێ بۆ نمونەکە کەرتی وزا هەموو ئەو کەرتانەی کەرتی گەشت و گوزار کەرتی تەندروستی کەرتی پەروەردە ئەمە یعنی کوردستان پێویستی بە چاکسازیەکی جەزری هەیە لەسەر هەمووی ئەمە ئەولویەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بۆ ئەوی کە بتوانێت داهاتی خۆی ڕێک بخاتەوە لەگەڵ ئەو سەرچاوە دارایی کە هەیەی لە ڕێگەینەوەتەوە دەستی ئەکە ژیان و گوزەرانی ئەگەر ئەمە بکە دەتوانێت موچە ینی دابینکات با بڕای من ڕەنگە بە کەمترین لە بڕینی شەو بتوانێت بیکە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بەس پێدوانی هەوڵەکە جددیە نیەتەکە جددیە لە سەرۆکاتی حکوومەت لە ئەنجومەنی وەزیران لە سەرۆکاتی هەرێم هەوڵەکان جددی و لەمپەریش هەیە لەمپەریش هەیە ئەمە بە اعترافی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە اعترافی لایەنە سیاسیەکان خۆیان لەمپەریش هەیە ڕەنگە لەمپەرەکان زۆر بوو کەم بن چکە بیرمان نەچێت گەندەڵی خۆی بەشێکە لەوەی کە هەندێک کەستیا سوودمەند بووە لە سوودەکانی گەندەڵی ئەو سوودمەند بووە ئەمڕۆ پێی وایە کاتۆ تۆ چاکسازی ئەەکەی زیان بە بەرژەوەندیەکانی ئەو ئەگەیەنی ئەوش قبوڵی ناکە ئەو زیانە یعنی ئەبێ لایانی دەسەڵاتدار بە پارتیش و بەیەکێتیش نیشتیمانیشەوە لە کوردستانە تەحملی ئەو بارگرانیە بکەن کە لەسەر لە نەتیجەی چاکسازی ئەکەوێتە سەرشانی ئەوان قبوڵی بکەن کە ڕەنگە دەنگ لە دەستەیەن قبوڵی بکەن کە ڕەنگە لە داهاتووە کورسی پەرلەمانیان کەم بێتەوە ڕەنگە لە داهاتووە نفوزیان کەم بێتەوە لە داهاتوە سڵتە بەڵام ئەمە لە پێناوی ئەوەی کە شتە گەورەکە کە پێ ئەوترێ کوردستان کە پێ ئەوترێ پرسی نەتەوەی لە دەستی نێن یعنی بەڕاستی ناکرێم لە پێناوی ئەوەی کە تۆ دەست بۆ چاکسازی نەبەی دەست لە کۆمەڵی پرسەوەنەیە کە شتی جوزئیە قازانجەکەی بۆ گیرفانی چەند کەسێک چەند حیزبێکە لە ناو حیزبەکانیش لەوانەیە بۆ گیرفانی چەند کەسێک بێت ئەمانش هەموو باز لێکراون و حاشا هەڵەگرام ناکرێتەوە لەبەر خاتری هەموو ئەمانە ئەو پرسە نەتەوەیی کە 100 ساڵە تۆ خەباتی لە پێناوە ئەەکەیت ئەمڕۆ تەسلیمی عێراقی بکەیت ئەو عێراقش کە ئێمە خۆمان ئەبینی لە ناو خۆیان هەڵوەشنا و لێکترازا و داڕما و بەڵام کە یێتە سەر قەزەی کورد و مەسەلەی پرسی کورد و چارەسەرکردنی کێشەی دەستوریەکانی کورد هەموو ئەوانی یەکگرتوون ئەگەر دیقەتی عێراق بیت ڕەنگە تاک کۆمەڵێ لێدوانی لەبەر پرسەکان دەرچێت بەڵام ئەوان هەرچەنە کێشەی مەسەلی شیعە و سونە لە ناو خۆیانە زەق بێ کە هاتە سەر مەسەلەی کورد ئەوان وەکو کورد و عەرەب تەماشای قەزێکە ئاکەن یعنی تەنانەت ئەوەش ناخوێنەوە تۆ سونە مەزهەبی زۆرینەی کورد سونە مەزهەبە یعنی ئەوان قەزەیەکە قەزەی بە نەتەوەیی ئەکەن ئەگەر لای خۆیان قەزەی مەزهەبیان هەبێ بۆیە گرنگە ئێمەش هەموو قەزەکانی تر بخەینە لاوە قەزەی نەتەوەی و نیشتیمانیەکەمان لەسەر و هەموو ئەمانەوە تەماشا بکەین قوربانی بین بە خۆمان قوربانی بین بەوەی کە کۆمەڵە دەستکەوتی گرنگ هەبووە ڕاستە ڕەنگە بەلایانی هەندێک ئەحزابەوە زۆر گرنگ بێ بەڵام بەلایەنی خەڵکی کوردستانەوە گرنگتر ئەوەیە تۆ چۆن ژیان و گوزەرانیان دابین ئەەکەی و لەگەڵیشیا ئەگەر ڕێک نەکەوتن هەبوو بۆ ئەم ساڵ عفوم کە بۆ ئەگەر ڕێک نەکەوتن هەبوو حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان کۆمسیۆنێک دووبارە ئێڵێمەوە کۆمسیۆنێک یان لیژنەیەکی دائیمی لە شارەزایانی دەستور شارەزای یاسای شارەزای ئابووری و شارەزا لە دانوستانەکان لەسەر ئاستی باڵا پێک بهێنێ بەردەوام بێ بعد لە دانوستانکردن لەگەڵ حکوومەتی عێراق چونکە ئێمە کێشەکەمان تەنیا بودجێنی چارەسەر بێت و بگەڕێنەوە کێشەی مەسەلەی زمانمان هەیە کێشەی ناوچە دابڕێنراوەکانمان هەیە کێشەی کەسوکاری شەیدان و زیندانی سیاسیمان هەیە شایستەی داراییەکانی پێشمەرگەمان هەیە سنوورەکان زۆر کێشەی ترمان هەیە ئەمانە هەمووی بکرێتە پاکێج و مەلەفێکی تایبەت بێ بە بەردەوامی ئەم لیژنەیە داواش بکرێت لەلایەنی نێودەوڵەتی چاودێر بێ بەسەر دانوستانەکانەوە بە یاسای چاکسازی کە بەڕێزت ئەندامی مەکتەبی سیاسی حزبی سۆسیالیستی وەکو وەزارەتی شەیدان ئێوە توانیتانە چی بکەن بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی لایانی کەم لە حەجم و چوارچەوەی وەزارەتی شەیدان یعنی توانیتانە ئەو بەرنامەی کە حکوومەت لەم ڕۆدا هەی بۆ کار وەزارەت و پشتی خۆی حتممە بەردەکەوێت لەم بابەتە نەتیجە و ئامانجەکان چۆن بۆ لە وەزارەتی شەیدان لێ ڕازینەوە خۆتان
ئێمە خۆشبەختانە بەشداربوونی ئێمەم جارە لە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستانە کە وەزارەتی شەهیدانمان بەرکەوتووە بەو پێشی کە ئێمە خۆمان حیزبێکین خاوەنی ڕێژێکی زۆر لە شەهیدین خۆمان وەکو خزمەتکاری کەسوکاری سەربەرزی شەهیدانی ڕاستەقینە قوربانیانی ڕاستەقینەی خەڵکی کوردستان زانیوە هەر بۆیە ئەگەر بەشێک لە یا پرۆژه یاسای چاکسازی پەیوەند بوو بە چاکسازیکردن لە لیستی موچە و ئیمتیازاتی کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەوەی ئێمە ئەبینین لیژنێکی بەردەوام هەیە لەناو ئەنجومەنی کە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شەهیدان و وەزارەتی دارایی پێکهاتووە بەردەوام لەناو وەزارەتی شەهیدانەکاری لەسەر ئەکات تا ئێستا لیژنەکان ئیش و کاری زۆر باشی کردووە پیاچوونە بە دۆسی سەرجەم شەهیدانی کوردستانە ئەکرێ ئەوانەی کە مستحقن بە تەواوەتی پیان بۆترێت شەهید ئەمانە جیا بکرێنەوە لەوانەیە کە قوربانین یا هاوڵاتی بوون ئەوە جۆری ئیمتیازات و ئەو شایستانەی کە پێویستە بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و قوربانیان هەبێ ئەمان ئیشی جدیان لەسەر کردووە بەڵام ئەو بارودۆخشکە لە بەرچاوە ڕێیەکەم تا زۆر کاریگەری هەو بێ لەسەر کارەکانیان. تانیا تاهیر ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابیشتن. دوبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەلێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.